ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەو 2 ملیار دیناری ڕەت کردەوە کە سەرۆکوەزیرانی عێراق بۆ زیانلێکەوتوانی لاپاوەکەی هەولێر تەرخانی کردبوو. بەبێ ئاگاداری پەرلەمان یەکێتی و پارتی پۆستێک لە نێوان خۆیاندا دابەش دەکەن. وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند لە پشووی سەری ساڵدا دابەشکردنی موچە بەردەوام دەبێت بەر لە کۆتایی ساڵیش موچەی سەرجەم فەرمانبەران دابەش دەکات. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەنجومەنی پارێزگای هەولێر بە دەنگی زۆرینەی ئەندامەکانی ئەو 2 ملیار دیناری ڕەت کردەوە کە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هاوکاریکردنی زیانلێکەوتوانی لاپاوەکەی هەولێر تەرخانی کردبوو. کەنان خەیلانی وتەبێژی ئەنجومەنی پارێزگای هەولێر بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند پارەکەی بەغدا ڕەت دەکەینەوە و لیژنەیەک پێک دەهێنین بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراق قسە بکات بۆ زیادکردنی بڕەپارەی قەرەبووکەوتنەوەی زیانلێکەوتوانی لاپاوەکەی هەولێر. وتیشی بەداخەوە ئەمڕۆ گۆڕان و یەکێتی و کۆمەڵ لە ئەنجومەنەکە بایکۆتی کۆبوونەوەکەیان کرد کە دەبوو لە کۆبوونەوەیەکی گرنگدا بوونیان هەبێت. با بڕیاری مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق 2 ملیار دینار بۆ قەرەبووکردنەوەی زیانلێکەوتوانی لاپاوەکەی هەولێر تەرخانکرا. بەڵام هەر زوو پارێزگاری هەولێر ڕایگەیاند ئەو بڕەپارەیە کەمە و وەری نادرێت. یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک و جێگری دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان ڕێکەوتن و سەرچاوەیەکیش لە دەستەکە ئاشکرای دەکات. ئەو ڕێکەوتنەی یەکێتی و پارتی پێچەوانەی یاسایە و تا ئێستاش پەرلەمانی کوردستان بێ ئاگایە لەم ڕێکەوتنە. سەرچاوەیەک لە دەستەی دەستپاکی کە نەیویستنەوەی ئاشکرا بکرێت بە شارپرێسی ڕاگەیاند یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک و جێگری سەرۆکی دەستی دەستپاکی ڕێکەوتون و لە ئایندەیەکی نزیکدا سیڤی کاندیدەکان ڕەوانەی پەرلەمانی کوردستان دەکەن بۆ ئەوەی دەنگیان لەسەر بدرێت. سەرچاوەکەی شارپرێز ئەوەشی ڕاگەیاند بە جۆرەی ڕێکەوتنی نێوان ئەو 2 حیزبە پۆستی سەرۆکی دەستەکە بۆ یەکێتی دەبێت و جێگرەکەشی بۆ پارتی. ئەوەشی وت پارتی چاوەڕوانی ناسینی کاندیدەکەی یەکێتی دەکات بۆ ئەوەی کەسێک لە ئاستی کاندیدەکەی یەکێتیدا دەستنیشان بکات. سەرۆکی لقی سلێمانی سندیکای پزیشکان ئاشکرا دەکات دوای 5 مانگ لە نەناردنی پارەی هاندانی ناوەندەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە سلێمانی ئەمڕۆ پارەکە خەرجکرا و دەست بە دابەشکردنی کراوە. هاوژین عوسمان سەرۆکی لقی سلێمانی سندیکای پزیشکان لە کۆنگرێکی ڕۆژنامەیەدا کە پەیامنێری شارپرێز ئامادەی بۆ ڕایگەیاند دوای نزیکەی 5 مانگ لە نەدانی پارەی هاندانی کارمەندانی تەندروستی و خۆبەخشانی تەندروستی لە ناوەندەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دواتریش بایکۆتکردنی دەوام ئەمڕۆ پارەی ئەو مانگانە خەرجکرا. داوەشی لە سەرجەم کارمەندان و خۆبەخشانی تەندروستی لە ناوەندەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کرد بچنەوە سەرکارەکانیان و وتیشی لە مانگی 1 ساڵی داهاتوودا بەدەم سەرجەم داواکاریەکانیان دەچن و هەوڵ دەدان جێبەجێیان بکەن. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم ئاشکرا دەکات لەم ساڵدا موچەی مانگی 12 فەرمانبەران دابەش ناکرێت و دابەشکردنی موچە دەکەوێت تا ساڵی داهاتووە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی موچەی مانگی 12 ئەم ساڵەوە ڕوونکردنەوەیکی بڵاوکردە و ئاشکرای کرد بەهۆی ڕاگەاندنی پشوەکانی سەری ساڵی زاینی کە لە 25/12/2021 دەست پێ دەکات تا 1/1/2022. دابەشکردنی موچەی مانگی 12 لەم ساڵدا ڕادەگیرێت. لە ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی داهاتووە دابەشکردنی موچە دەکەوێت تا 2/1/2022 بە وەزارەتی تەندروستی دەست پێ دەکات و بۆ ڕۆژانی دواتریش بەپێی خشتەی موچە لە دابەشکردنی موچە بەردەوام دەبن. ئەمەش لە کاتێکدایە ئەمڕۆ بەڕێوەبەری گەنجینەکانی هەرێم ئاشکرای کردبوو ئاگادارکراون بۆ ئەوەی لە ڕۆژانی پشوودا دەوام بکەن بە مەبەستی دابەشکردنی موچەی ئەو وەزارەتانەی حکوومەت بڕیاریان لەبارەوە دەدات. لە هەمان کاتدا ئەمڕۆ پێنجشەممە وەزارەتی دارایی عێراق بڕیاریدا دابەشکردنی موچەی فەرمانبەرانی عێراق بۆ مانگی 12 بەردەوامی هەبێت سەرەڕای ئەوەی بەهۆی هاتنی سەری ساڵی 2022 پشووی فەرمی ڕاگەیاندراوە. وەزارەتی دارایی عێراق ئاماژەی بەوەش داوە بەر لە کۆتایی هاتنی ساڵی دارایی موچەی سەرجەم فەرمانبەرانی عێراق دابەش دەکرێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا شاد و بەختەوەرگن.